ئێمە وەکو قوتابیانی زانکۆی کەرکووک بەداخۆ لە دوای 16 ئۆکتۆبەر ڕێگرێکی زۆرمان لێکرێ بۆ ئاڵای کوردستان ڕێگە نادرێت چالاکی بکەین و تا پێیان بکرێت هەوڵەدەن کە ئەو شتە نەکرێت بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی هەوڵمانداوە و کردومانە چالاکیەکانمان سەرڕایەوە هەموو ڕێگریە و تەنانەت ئیستا لەم کاتەیە لە پرزگاکان کە داخلی زانکۆ بیت ڕێگریەکرێت لە کەڤەری موبایل و لە جامانە ئەبێ لەوێ بەجێ بێری تاوەکو تەواو بیت یعنی تاوەکو لە زانکۆ دەرەچی ڕێگریت دێکرێت و لێتە سندرێت بەڵێ ئەگە کەڤەری موبایلەکەت ئاڵای کوردستان بێ یا خودت هەر مەدالیەکەت پێوە بێ یان جامانەیەکت لە مل بێت ڕێگریەکرێ و نایەن لێ بێتە ژوورەوە ئەبێ بەجێ بێلیت لە دەرەوە لە پرزگاکە بەجێ دێلیت تاوەکو لە داوام تەواوی دوای وەرێگریتەوە یعنی ڕێگە نادرێت بیتە ناو زانکۆی کەرکووکەوە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەم کێشانە بە بەردەوامی تووشی قوتابیانە بێن ناو زانکۆی کەرکووک بەعکسەوە ئینشاءڵڵا ئێمە زۆر زیاتر هەوڵ دەدەین و گەرمترە بین و زیاتر چالاکیمان زیاترە بێت و بوارانە ئینشاءڵڵا